لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 228 دەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين يكفرون بآيات الله ويقتلون النبيين بغير حق ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس فبشرهم بعذاب أليم. بەڕێخۆشەویستان، خی گەورە سوبحانە وتعالە لە سیاقی و ئاتانێکەوە باز لە ئەهلی کتاب دەکا، بە تایبەتیش باس لە جوولەکە. إن الذين يكفرون بآيات الله، ئەوانەی کەوا کوفر بە ئاەتەکانی خی گەورە دەکەن، ويقتلون النبيين بغير حق، و هەروها ئەوانەی کەوا پێغەمبەران دەکوژن بەبێ حەق، بە ناحەق، ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس، و هەروها ئەوانەی کەوا کەسانێک دەکوژن لە ناو خەڵکی، ئەوانەی کەوا فەرمان بە خەڵکی دەکەن بە قست، بە عەدالەت. فبشرهم بعذاب أليم، مژدەیان پێ بدە بەچی؟ بە عەزابێکی بە ئێش و ئازار. ئەو بە کورتیمانە ئاەتەکە دیارە دەفەرمی ئەوانەی کەوا کوفر بە ئاەتەکانی خی گەورە دەکەن. یەکفڕون بئایەتی الله، یەکفڕون، ئەوانەی کەوا کوفر دەکەن بە ئاەتەکانی خی گەورە، وەکو وتمان کە باس لە ئاەت دەکرد لە قورئانی پیرۆز، ئاەتی کەونی و هەروەها ئاەتی شەرعی و هەروەها ئاەتی جەزائی و ئاەتی وەکو موعجیزات کەوا لە سەردەست پێغەمبەران ڕوودا. ئیتر ئاەتی کەونی دیارە ئەو هەموو مەوجوداتەی کە لە وجودە هەیە، لە زەڕەیەکە تا مەزەڕێک، هەمووی ئاەتن لەسەر عەزەمەت و وەحدانەتی خی گەورە. کەسانێکی بێباوەڕ کوفر بەو ئاەتانە دەکەن، لەبەرەوەی ئەگەر لە هەر شتێک وەرببنەوە بیری لێ بکەنەوە بەڵگێ لەسەر وەحدانەتی خی گەورە. کەسانێک کافر کوفر بە ئاەتی کەونی دەکەن، و هەروە ئاەتی شەرعی کە بریتین لە ئاەتەکانی قورئانی پیرۆز، ئەوانەی کەوا کوفر بە ئاەتەکانی قورئانی پیرۆز دەکەن، و هەروها ئەو ئاەت و موعجیزاتانی کەوا لە سەردەستی پێغەمبەران دێ عەلەیهیمو سەڵات وەسەلام، تاوەکو خەڵکی قەناعەتیان بێ کە ئەوە ڕەسوول اللهە، ئەو کافرانە کوفر بەو موعجیزاتانش دەکەن. و ئاەتی جەزائی، ئەوەی کەوا خی گەورە سوبحانە وتعالە سزای بەندەکانی پێدەدا لە دنیا و لە قیامەت، ئەوانە کوفری پێ دەکەن. ئیتر ئەوانەی کەوا کوفر بە ئاەتەکانی خی گەورە دەکەن، و هەروها ويقتلون النبيين بغير حق، و هەروها پێغەمبەران دەکوژن عەلەیهیمو الصەڵات وەسەلام بە ناحەق. دیارە کوشتنی پێغەمبەران بە گشتی بە ناحەقە، لەبەرەوەی دیارە کەس با بڵێن لە شەرعی خی گەورە هیچ کەسێک ناکوژرێ ئیلا بە حەق خۆی نەبێ. حەقی خۆشی چییە؟ ئەوەیە کە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیانی کردیە کە ئەثەیب الزانی، کەسێکەوە زیناکەربی، با بڵێن کەسێکەوە هاوسەرگیری کردبی ئەوجا زیناش بکە، ئەو کەسە حەدی شەرعی ئەوەیەکەوە دەکوژرێت تاوەکو خاوێن بی تۆ لە گوناهەکەی، حەدی لێ دەردەکرێت. و هەروە النەفس بالنەفس، ئەو کەسێکەوە کەسێک بە ناحەق دەکوژرێتەوە. و هەروەها ئەو کەسێکەوە مرتەد دەبی، پاشوەی کە دێتە ناو دینی خی گەورە هەڵدەگەڕێتەوە. ئیتر ئەو کەسانەیەکەوە حەقی کوشتنیان هەیە، غەیری ئەوانە بە ناحەق دەکوژرێن، ئەوانەی کەوا بە ناحەق دەکوژرێن، کەواتە کاتێکەوە دەفەرمی پێغەمبەران بە ناحەق دەکوژن، کوشتنی پێغەمبەران بە بەردەوامی بە ناحەقە. لێیە یعنی حاڵەتێک نییە لە کوشتنی پێغەمبەران ئەوە بیکەوە مستحق بی بە کوشتن، ئەبەدەن. ويقتلون النبيين بغير حق، واتە لێردا بەیانی حاڵ دەکاتن. کوشتنی پێغەمبەران بە بەردەوامی بە ناحەقە، لەبەرەوەی پێغەمبەران عەلەیهیمو الصەڵات وەسەلام مەعسوومن لەوەی کەوە کارێک بکەن کە مستحق بن بە کوشتن. لێیە کوشتنی پێغەمبەران بە بەردەوامی بە ناحەقە، بە بەردەوامی بە ناحەقە. ئیتر
ئەوانەی کەوا کوفر بە ئاەتەکانی خوای گەورە دەکەن و هەر پێغەمبەران دەکوژن بە ناحەق بەڵێ چەندین پێغەمبەر کوژراینە بە ناحەق عەلەیهیمو سڵات وسەلام وەکو زەکەریا و یەحیا عەلەیهیمو سڵات وسەلام و چەندین پێغەمبەری دیکەش ئەوانەی کەوا بەناو دەزانین وەکو زەکەریا و یەحیا وەکو لە ئەثەرێکدا هاتیەکەوە لە ڕۆژێکدا جوولەکە چلو ئەو هەندە یاخود بەنی ئیسرائیل چلو ئەو هەندە پێغەمبەرەی کوشت ئیتر کوشتنی پێغەمبەران بە ناحەق بە سیغەی مضارعیش هاتیتەوە لەبەرەوەی محاوەرەی کوشتنی پێغەمبەری مەشیان کرد صلی الله عليه وسلم وەکو معلومە لە سیرەدا کاتێکەوە دعوەتیان کرد و خواردنێکیان لە پێشدانا کەوا ژەهراوی بوو بەڵام بە وەحی پاشەوەیکەوە پاروێکی خوارد خوای گەورە سوبحانە وتەعالا لە بۆی کەشفی کرد ئیتر ئەوانەی کەوا کوفر بە ئاەتەکانی خوای گەورە دەکەن و هەروەها پێغەمبەران دەکوژن بە ناحەق پێغەمبەران دەکوژن بە ناحەق دیارە ئەوەی کەوا پێغەمبەر دەکوژی بە ناحەق وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێک صحیحدا کەوا ئیمام ئەحمەد ڕوات کرد عەبدوڵای کوڕی مەسعود دەجێڕێتەوە خوای لە ڕازی دەفەرمی أشد الناس عذابا يوم القيامة رجل قتله نبي أو قتل نبيا كواتا تنترين عذاب بإيشو آزارترين عذاب لبو كسيك الروج قيامته من قتل نبيا أو قتله نبي أو كما قال الرسول صلى الله عليه وسلم كواتا بياوك پیغمبر بيكوجي ياخد كسيك پیغمبرك لپیغمبران بكوجي ئەو کەسە تونترین عەزابی هەیە ڕۆژە قیامەتێ ئەو کەسەی کەوا پێغەمبەرێک دەکوژی دیارە جەریمەیەکی زۆر زۆر گەورەیە شایانی خۆیتی کەوا ئەو کەسە تونترین عەزاب بدرێ و ئەو کەسەی کەوا پێغەمبەرێک دەیکوژی ئەویشیان شایانی ئەوە تونترین عەزاب بدرێت لەبەرەوەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بە هەوەنتە خەڵک ناکوژن هەن تەماشا دەکە پێغەمبەری صلی الله عليه وسلم لە هەموو ژیانیدا لەو هەموو غەزەواتانێک کە کردی تەنها یەک کەسی بەدەستی خۆی کوشتیە کەواتە ئەو کەسەی کەوا پێغەمبەر بەدەستی خۆی دەیکوژی دیارە زۆر زۆر مجریمە لێ پێغەمبەر دەیکوژی بەدەستی خۆی لێ تونترین سزا لە بۆ ئەو کەسەیە کە پێغەمبەرێک دەکوژی و یاخود پێغەمبەرێک ئەو دەیکوژی کەواتە ئەوە تونترین سزا لە بۆ ئەو کەسانەیە ويقتلون النبيين بغير حق ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس وأواني كوا أو كسانة دكوجن لنا وخلشي كوا فرمان بقسط وبعدالة كان قسط بمعنى عدالة دي قسط بمعنى عدالة دي كواتا أو كساني كوا فرمان بقسط دكن أو كساني كوا فرمان بساكة دكن ريقال خرافة دقرن أو كساني كوا ريقال راس بيشاني خلشي ددن أوان دين أوان دكوجن ويأمرون بالقسط من الناس ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس أو كسانك وفرمان بساك ذاك الناس خلش أوان دين أوان دكوجن كواتا أو بيشي كسانك كافر كشتني كواتا أو كفر بأتكان خواهي يقول كشتني بيغمبران وهو كشتني أو كساني كوا ري الراس نشاني خلشي ددن ريقاي عدالة نشاني خلشي ددن أوان دين ديان كوجن أو زاد فرمي فبشرهم بعذاب أليم زاد تماشا دەکەی لە تاریخ وەکوتمان محاولەی چەندین پێغەمبەر کوژراینە عەلەیهیمو سەڵات وسەلام محاولەی کوشتنی پێغەمبەران کەس کرا و هەروە لە دوای پێغەمبەرانیش عەلەیهیمو سەڵات وسەلام چەندین کەس لە شوێن کەوتەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام چەندین کەس لە شوێن کەوتەی ئەوان و میراتگرانی ئەوان کوژراینە و محاولاتی کوشتنیان کرایە ئەوانەی کەوا ئەوە کار و پیشیانە فەبەشیرهم بعذاب ئەلیم مژدەیان پێ بدەن مژدەیان پێ بدەن بەچی بە عەزابێکی بە ئێش و ئازار دیارە مژدەدان فەبەشیرهم لە بەشارەی وەجه هاتیە واتە خەبەرێکی وا کەوا لەسەر دڵ و لەسەر دەموچاوی ڕەنگ بداتەوە زیاتر فەبەشیرهم لە بۆ خەبەری خۆش دێ بەڵام لێرە وەکو زاندن لە بابی تەهەکومە واتە با بڵێن کوو کەسێک تێنی ئاوێکی نیشان بدەی و پاشان نەیدەیە ئیتر ئەوانە مژدەیان پێ بدە بەڵام مژدەیان بە چی پێ بدە نەک بە خەبەرێکی خۆش مژدەیان پێ بدە بە عەزابێکی بە ئێش و ئازار لەلایەن خوای گەورەوە أولئك الذين حبطت أعمالهم في الدنيا والآخرة وما لهم من ناصرين أوانا كسانكن حبطت أعمالهم في الدنيا والآخرة أوانا كسانكن كردوكانيان بطال بويت ولا لدنيا ولا آخرة وما لهم من ناصرين هز قوة هز ودا صلاتي شنية نصرتيان بيبخشي بسريان بيخي
لە کاتێک کە عەزابی خوای گەورەی دێتە سەریان. دیارە حەبیطە ئەعمالدا ئیحباطەوە هاتێ ئیحباط یاخود حوبوط نەخۆشیە کە تووشی حوشتر دێ کاتێکەوە حوشتر زۆر دەخوا لە حەدی خۆی زیاتر دەپەلمێ و با بڵێن ئەستور دەبی زیاتر ئەوەی کەوا تەماشایەکەوە زین قەڵەو بە بەڵام ئەوە نیشانەی نزیک بوونەوەی مردن و تیاچوونیتی. ئیتر ئەو وەکو لەلایەن لوغەتەوە حەبیطات ئیحباط واتە بەتاڵبوونەوەی کار و کردەوە بەتاڵبوونەوەی ئەزر و پاداش. ئیتر خوای گەورە دەفەرمێ ئەوانەی کەوا کوفر بە ئاەتەکانی خوای گەورە دەکەن ئەوانەی کەوا پێغەمبەران دەکوژن و هەروەها شوێنکەوتەی پێغەمبەران دەکوژن ئەوانە حەبیطە ئەعمالهم فی الدنیا والآخرە. ئەوانە کەسانێکن کردەوە چاکەکانیشیان لە دنیا و لە ئاخرەت بەتاڵ دەبیتەوە. کەواتە کەسێکەوە بەو شێوەی کافر بی ئەوە کار و کردەوەی بی ئەگەر کردەوەی چاچیش بکە ئەگەر کردەوەی چاچیش بکە لە دنیا و لە قیامەت کردەوە چاکانی بەتاڵ دەبیتەوە. دیارە لە قیامەت دیارە کردەوەی چاچی کافران بەتاڵ دەبیتەوە لێیان وەرناگیرێ وەک خوای گەورە دەفەرمێ وەقەدیمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هەباء منثورا. کەواتە ئەو کار و کردەوە چاکانەی کەوا لە دنیادا کەسانێکی کافر کردیتیان ئەگەر یارمەتی خەڵکیشیاندا ئەگەر سەلەی ڕەحمیشیان بەکارهێنا ئەگەر هەر کردەوەیەکی کە ظاهیرەن چاکە کردیتیشیان مادەم کافرن ئەوە لە قیامەتدا هەموو کار و کردەوە چاکانیان بەتاڵ دەبیتەوە. ئەوە لە قیامەتدا ئەزر پاداشتین لە بۆ لێ بە غەیری خوا کردیتیان. بەڵام لە دنیادا کو ئیحباط دەبی. ئیحباط ئەوەیە کە کردەوەی چاک لە دنیادا بەڕاستی سەعادەتێکی قەلبی تێدا بەڵام ئەوانە لە دنیاشدا خوای گەورە پاداشتی ئەویان نادات و بە معنای ئەوەی کەوە کردەوەی چاک مەدحیان بکرێتن کردەوەی چاک با بڵێن ببیتە مای ئەوەی کەوا دڵیان پێخۆش بی. نا لە دنیاشدا بەو کردەوە چاکانی کە دەیکەن لە پاڵ ئەو کوفر و ئەو جەریمە گەورانی کە دەیکەن کردەوە چاکانیان هەموو بەتاڵ دەکاتەوە. مەدحیان ناکرێت زەمیان دەکرێت دڵیان خۆش ناب دڵیان توندە. کەواتە لە دنیاشدا ئەزر پاداش وەرناگرنەوە ئەوانە کەسانێکن لەبەرەوەی جەریمەکانیان هەندە گەورەیە کردەوە چاکانیان لە دنیا و لە قیامەت بەتاڵ دەکاتەوە. حەبیطە ئەعمالهم فی الدنیا والآخرة وما لهم من ناصرین. ئەوانە کەسانێکن هیچ هێز و توانا و دەسەڵاتێک نییە کاتێکەوە سزای خوای گەورەی دێتە سەریان بەهانایان بێ و نەسرەتیان بدا و لەو عەزابە دەریان بینی. أجا خواهي قول دفرمي ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يدعون إلى كتاب الله ليحكم بينهم ثم يتولى فريق منهم وهم معرضون. آية نابيني أو كسانيك وأوتوا نصيبا من الكتاب أوانيك وبشيق لكتاب خواهي قوليان بيبخ شرايا يدعون إلى كتاب الله ليحكم بينهم بانك دكرين لو أويك لبو كتابي خواهي قولي تا حكم بكالنيوانيان بلام ثم يتولى فريق منهم بەڵام لە دوای ئەوەی کەوا بانگ دەکەن لە بۆ کتابی خوای گەورە تاوەکو حکم لە نێوانیان بکە کۆمەڵێک لەوان یەتەوەلە پشتی تێدەکا وهم معرضون کاتێکەوە ئامادە نییە ملکەزبی لە بۆ کتابی خوای گەورە بە بەردەوامی وهم معرضون لە ئیعراضەوە هاتە لای لێ دەکاتەوە ئامادە نییە بگەڕێتەوە جارێکی دیکە. لە سەبەب نزولی ئەو ئاتە ئیمامی ئیبن جەریر تەبەر ڕەحمەتی خوای لێبی چەند سەبەب نزولێک دەینتەوە دەڵێ لپاشان دفرمي قد أخبر عن طائفة من اليهود المعاصرين للنبي صلى الله عليه وسلم. ضلي أو درباري تن كسانيتي تن طائفة ليهود كوا لسردمي بيغمبر جاين صلى الله عليه وسلم أنهم دعوا إلى التوراة للتحاكم إليها بان كراين لبو أوي كوا حكم بو توراتي كان كلبو أوان دابز في بعض ما تنازعوا فيه مع رسول الله صلى الله عليه وسلم. كواتە لە هەندێک لەو شتانێکەوە منازعیان هەبوو لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بان کران لە بۆی کەوا دەی بە حکم بەو تەوراتێ بکەن کە لە بۆیان دابەزیە ئەوان فأبوا قبولیان نەبوو. ويجوز أن يكون هذا التنازع في أمر نبوته لەوانەیە ئەو منازع و مناقشە لە نێوان ئەوان و پێغەمبەر هەبوو صلی الله عليه وسلم دەربارەی پێغەمبەرایەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم أو في أمر إبراهيم ودينه یان دەربارەی باسی إبراهيم ودين إبراهيم كوان ادعاء ذاك لسر دين إبراهيما أو في حد من الحدود يان مناقشان بو لسنوريك لحدك لحد كان إخوة وكل هندك رواتاتو درباري أو كآية
حەدی ئەو کەسەی کەوا بابرین زینای کردیە و هاوسەرگیریشی کردیە ئایا حکمەکەی چییە لەسەر ئەوەی خلافیان هەبوو بی فإن كل ذلك مما نازع فيه رسول الله صلى الله عليه وسلم ئەوە لە هەموو ئەو شتانە فعلا ئەوان منازعان لەگەڵ پێغەمبەر هەبووە صلى الله عليه وسلم مناقشان هەبوو خلافیان لەگەڵ پێغەمبەر هەبووە صلى الله عليه وسلم ئیتر لە هەر یەک لەو حاڵەتانە ئەگەر بانگ بکرابان لەوەی کەوا کار بە تەوراتەکەی خۆیان بکەن ئەوان قبولیان نەبوو سبحان الله نەک بە قورئان پیرۆز هەر بە تەوراتەکەی خۆیان بەڵێ ئەوجا دەفەرمی ئەلەم تەڕە ئایا نابینی إلى الذين أوتوا نصيبا من الكتاب نصیب واتە بەشێک ئەوجا کەمیان زۆر بەڵام ئەوجا وەکو زانان دەفەرمون بەشێکی زۆریان لە کتێب پێبەخشرایی هەندێکەوە هیدایەت پێوەربگرن بەڵام کاتێکەوە یودعون إلى کتاب الله کە بانگ دەکرێن لە بۆ کتابی خوای گەورە کە گوتمان کەوا لە بۆ تەورات بانگ دەکران دەی وەرە کار بە تەوراتەکەی خۆتان بکەن آخر کارکردن بە تەورات هانتان دەلبوویکەوە ئیمان بە قورئان پیرۆز بینن حەقی تێدایە بەڵام ئەوان ئامادە نەبوون کار بە تەوراتەکەی خۆشیان بکەن ليحكم بينهم تاوكو حكم لنوانيان بكا ثم يتولى فريق من بلام لقل أوش پشتیان تێدەکرد ثم يتولى فريق منهم کۆمەڵێک لەوانە پشتیان دەگلێر داخوای گەور لە بابی ئینصافەوە نافەرمی هەمووی چونکە ئیوا هەبوو وەکو عەبدوڵای کوڕی سەلام خوای لێ ڕازی بی ئیمانی هێناو بۆ یەک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆیان لێ ڕازی بیتن بەڵام دەفەرمی کۆمەڵێک لەوانە پشتی تێدەکا هەمووی نا کۆمەڵێک لەوانە پشتی تێدەکا ثم يتولى فريق منهم وهم معرضون ئەوجا پشتیان تێدەکا ئەوجا معرض وەک گوتمان لێ ئەعراض هاتەوە تەلای لێ دەکاتەوە لێرەدا وەکو زانان دەفەرمون لە بۆ تەئکیدە لەبەرەوەی ئیعراض و تەوەلی هەر بە مەنای پشتێکردنە بەڵام کە لێرەدا تەئکید لەسەر دەکاتەوە واتە جاری وا هەیە ئینسان کەوە لە حاڵەتێک لە حاڵەتەکان پشت لە حکمێک لە حکومەکانی خوا دەکا لەو لەحزەی پشتی دەکات بەڵام دوای دەگەڕێتەوە بەڵام ئەوانە کە پشتیان تێکرد بە تەواوەتی پشتی تێدەکەن بە شێوەیەک کەوا ئەبەدەن ئاوەڕی لێ نادەنەوە لای لێ ناکەنەوە کەواتە ئەوە صفەتی کەسانێکە لە ئەهلی کتاب بەتایبەتیش لە جوولەکە وەکو لە ئەسباب نزولەکان هاتێ ئەوجا لەبەر چی وا دەکەن لەبەر چی ئەوە هەڵوێستیان لەبەر چی ئامادەنین ملکەز بن لە بۆ نەکە لە بە قورئان لە بۆ کتێبەکەی خۆشیان دیارە سەبەبەکەی لە ئاەتی دواتر باس کرا کە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوودێنەوە خزمەتی و باسی دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون